ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارم ئەمیر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەران کە هەموو هەفتەیە ڕۆژانی جومعە پێشکەش بەوەی خۆشەویست. زۆر سپاس گوڵناز یان لەلای میشە سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی هەفتەیەش بینەر و بیسرمان بن. هەر وەک ڕواڵی هەموو هەفتەم بەرنامێش چەند بابەت و زیاتر هەڵبەت نامەی ئێوەی ئازیزان لە خۆ دەگرێت کە زیاتری تەرخان کراوە لەسەر ڕووداوەکانی ئەم دوایانەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەتەن دێتەوە سەر ئێرانیش. گوڵناز بە بەرنامەکەمان لە دوو پرسیاری هاوڕێ مەحسووم کە لە ورمێەوە بۆی نردوین دەست پێ دەکەین. هاوڕێ مەحسووم دەپرسێ ئایا کۆماری ئیسلامی چارەنووسێکی وەک حکوومەتی بەشار ئەسەدی دەبێت یان نا؟ پرسیاری تری لەسەر کوردستانەوە دەڵێ ئێوە زۆر جار باسی ئامادەگی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانتان کردووە کە دەبێت بتوانێت لە ئەگەری گۆڕانی زۆرتری هاوسەنگی هێز لە ئێران بزوتنەوەکەی خۆی گەشە پێ بدات و ویست و داخوازیەکانی خۆی بسەلمێنێ. مەبەست چییە؟ ئامادەگی چۆن بەدەستێت و ویست و داخوازیەکان چۆن دەتوانێت مستەوەگەر بکرێت. زۆر سپاسی هاوڕێ مەحسووم دەکەین سەرەتا با لە پێشدا لەسەر پرسیاری یەکەم بە کورتی تەوزیحاتێک بدەین. بەڵام بم پرسیارە کە ئایا ئێران وەک سووریەی لێدەیانە بە ئەرەیان ناوتن وڵام نادرێتەوە و ڕاستیەکەی زۆر ئاسان نییە. زۆر فاکتۆر هەن کە دەبێت لە بەرچاو بگیردرێت کە هێشتا بە تەواوی ڕوونین. بەڵام پێ ناچێ وابێت چون کۆماری ئیسلامی زرفێتی سازانی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا و ڕۆژاوا هەیە و دەمێک ساڵەکە ئەم زەرفیەتانەی لە خۆی نیشانداوە. ئەگەر لە دەورەیەکدا لی دوورکەوت بێتەوە بەڵام لانی کەم لە یەک ساڵی ڕابردوودا بەملاوە کە نیشانەکانی شکستی سیاسەتەکانی دەرکەوت بوو دیسانەوە ئەم زەرفیەتەی کارا کردوێتەوە لایەنگرانی ئەم سازانە لە نێودەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێستا ڕاشکاوانەتر باس لە پرۆژەکانی خۆیان بۆ دەرباسکردنی کۆماری ئیسلامی لەم قەیرانە دەکەن و هەنگاویشیان بۆ هەڵێناوە کە ئەمەش کێشە و ململانی ناودەسەڵاتی لێکەوتوێتەوە. جگە لەم زەرفیەتە لەسەرەوە لە ئێران ئیمکانی سەرهەڵدانەوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەگەرێکی بەهێزە. هەر ئێستاش سەرڕای سەرکوتی ڕۆژانە دەیبینین ئەم بزوتنەوەانە بەردەوامن وە گوشارێکی زۆریان خستۆتە سەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بزوتنەوەی ژنان دژ بە سوکایەتی و تاقیری خۆیان نمونەیەکی بەرچاوە کە تەنانەت پاشماوەیەکی زۆر بێنە و بەرە هەڵبەت منزوری ئەوە بووە نایانتوانیوە یاسای حیجاب و ئیفاف بەکردەوە دەربێنن. بەڵێ ئەوەش بێژین هەبوونی ئەم بزوتنەوەانە دەستی ئەمریکا و ڕۆژاوایشی بەستوێتەوە و نیگەرانی ئەوان کە ئەگەر ئەم بزوتنەوەی هێز بگرێ هەموو شتێکیان لێ بشێوێنێ هەر بۆیە قسە لەوە دەکەن کە بەنیاز نین کۆماری ئیسلامی بڕوخێن و تەنیا گوشاری سەرئەخان تا ملکەچی سیاسەتەکانی خۆیان لە ناوچەکە بکەن. لەلایەکی ترەوە ئاڵوگۆڕێکی دراماتیک لە چەشنی ئەوەی وا لە سووریە ڕوویدا بە قازانجی ئەمریکا و ڕۆژاوان یارە. ئەوەش بێژین هەبوونی ئەم بزوتنەوانە دەستی ئەمریکا و ڕۆژاوایشی بەستوێتەوە و نیگەرانی ئەوان کە ئەگەر ئەم بزوتنەوە هێز بگرێ هەموو شتێکیان لێ بشێوێنێ. هەر بۆیە قسە لەوە دەکەن کە بەنیاز نین کۆماری ئیسلامی بڕۆخێن و تەنیا گوشاری سەرەخەن تا ملکەچی سیاسەتەکانی خۆیان لە ناوچەکە بکەن. لەلایەکی ترەوە ئاڵوگۆڕێکی دراماتیک لە چەشنی ئەوەی وا لە سووریە ڕوویدا بە قازانجی ئەمریکا و ڕۆژاوانیە. دیارە ئیسرائیلیش دەبێ خۆی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا و ڕۆژاوا ڕێک بخات. بەڵام سەرڕای ئەم فاکترانە کە دەتوانێت ئاڵوگۆڕی بەسەردا بێ ئەگەر ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە بتوانن گەشە بسێن و کەش و هەوایەک بخولقێن کە تێدا ئیمکاناتێکی پێکەوە گرێدانیان ممکنتر بێ تەنانەت ئەگەر ئاڵوگۆڕ لەسەرەوەیش بە هەر شکڵێک ڕووبدات هاوسەنگی هێز لەوێ کە ئێستا هەیە زۆرتر بە قازانجی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەگۆڕێ. هەر بۆیە دەبێ ئەم بزوتنەوانە ئامادەگی ئەوەیان بێ کە بتوانن لەم دۆخە ئیستفادە بکەن و هەر سەنگەرێک کە بەجێ دەمێنێ بەدەستی بێرن. پێشەوەی بچینە سەر پرسیاری دووهەمی هاوڕێ مەحسووم بە ناوبڕێکی کورد ببینین ئەمێ دوایی دەگەڕێن لای بینەرانە. زۆر باشە باچین ببینین. نه به پوشش به زور، نه به هرچه سانسور، نه به خودکامه ها، نه 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 به ننگ کشور، نه به شخص رهبر، نه به عمامه ها، نه 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 به گشت ارشاد خصم زنان آزاد، نه به دیکتاتورها، نه نه به زجر و زندان، نه به ضد انسان،
نه به جیر خورها، نه نه به نوح خانی دشمن شادمانی، نه به مدح و مداح، نه 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 به دین زوری، نه به بیشعوری، نه به اشک تمساح، نه 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 به کشت و کشتار کار بسیج و پاسدار، نه به حکم اعدام، نه 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 به آقازاده که حاصل فساده، نه به کل نظام، نه 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 به پوشش به زور، نه به هرچه سانسور، نه به خودکامه ها، نه 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 به ننگ کشور، نه به شخص رهبر، نه به امامه ها، نه نه نه. گوڵناز ئێستا تەوزیحاتێکیش با لەسەر پرسیاری دووەمی هاوڕێ مەحسووم بدەین. ئەگەر ڕژیم زەعیف بێ کە سەرەتاکانی دەمێکە دەرکەوتووە، ئەگەر تەنانەت وای دانین واردی دەورەیەکی شۆڕشی ڕانش نەبین، کۆماری ئیسلامی ناچار بە گۆڕانکاریە. پێمان وایە لە ئاوادۆخێکیشدا دەرفەت بۆ خەڵکی کوردستان دەرەخسێت. قسە ئەوەیە چۆن لەم دەرفەتە دەتوانین کەڵک وەرگین. یەکەم و گرنگتری کار ئەوەیە کە جەماوەری خەڵکی کوردستان ئیدارەی کۆمەلگای کوردستان لە گەڕاک شار لە ڕێگای نێونەرانی باوەڕ پێکراوی خۆیانەوە بەدەستەوە بگرن. تەنانەت من پێم وایە پێویست ناکات تا ئەو کاتیش ماچەڵ بین. هەر لە ئێستا و هەر ئەمڕۆ دەتوانین ئەو کارە بکەین. بۆیە دەڵێم دەتوانین چون کراوە. ئەگەر نەگەڕێنەوە بۆ مێژوو هەر لەم ساڵانەدا ببوونی جۆرا و جۆر ئەم ڕێخستنە جەماوەریانە دەور و نەقشیان بووە. ڕاستە کاتی بوون، بەڵام ئەزمون بوون بۆ ئەوەی کە خەڵک کاتێک خۆیان بە بەشداری هەر بابەتێک بزانن ئامادەگیان بۆی هەیە کە بیپارێزن. هەر ئێستا و هەر ئەمڕۆ مامۆستایان خۆیان ڕێخستووە. پەرستاران، خانەنشینەکان، بنەماڵەی دادخوازان، ژینگە پارێزان، ژنان، کرێکاران، قوتابیان، لاوان ڕاستە سەرەتای کارە، بەڵام هەر لەم ڕێگایەوە ینی کاری بچووکردن، کاری گەورەکردن ممکن دەکات. هەنگاوی دوایی بە پێکەوە گرێدانی ئەم ڕێخستنانەیە لە ڕێگای هەڵسوڕاوانیەوە بۆ داخوازی هاوبەش. داخوازەیە کە گونجاو بێ و پشتیوانی جەماوەری بەدواوە بێ، یان بانتر لە زەرفەتێک نەبێ کە کۆبوونەوە لە دەوری ئەمیان ئەو خاص لە جیاتی نزیک بوونەوە زۆرتر پرژوو بڵاوی ئاکامی بێ. بەواتایەکی تر داخوازیەکان دروشمەکان دەبێ بیرکراوە و گونجاو بێ و بتوانێت سەرنجی زۆربەی خەڵکی ڕاکێشێ بۆ پشتیوانیکردن. هەر لەم پەیوەندیەدا ئەبێ ئەمە ئیزافە بکەم. ئەوەی وا پێئێژن مبارزە لەگەڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەبێ ئاسان بکرێتەوە، دەبێ مبارزە جەماوەری تر بکرێتەوە. مبارزە تەنیا کاری قارەمانانە نییە، تەنیا کاری کەسانێک نییە کە دەستیان لە هەموو شتێک کێشاوە، ئەوان جێگەی ڕێزن. بەڵام دەتوانێت مانای ئەوەشی بێ کە ژنان وەکشان دش بە سوکایەتی دەنگ بەرز دەکەنەوە. دەتوانێت مانای ئەوەی بێ کە لە فرێدانی حجاب ئەم نیشانەی کۆیلایەتی پشتیوانی بکرێت. دەتوانێت مانای ئەوە بێ کە پشتیوانی لە بنەماڵەی زیندانیان بکرێت. مانای ئەوە بێ دش بە سزای ئەعدام بێنەدەن. مانای ئەوە بێ کە بۆ زیادکردنی دەهات کۆ ببنەوە. مانای ئەوە بێ کە بە نەبوونی ئاو بەرق و کارەبا و خزمەت گوزاریەکان ئاعتراز بکەین و زۆر بواری تر. دەتوانێت مانای ئەوە بێ کە لە کارگا و بازار و قوتابخانەکان و لە هەر کڵێن و قوشبنێک ئەم کۆمەڵگایە هەرچەند بۆمان کرا کۆ ببینە و ڕێگا چارە بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی هەر گرفتێکی بچووک یان گەورە. هێزمان زۆر بوو گرفتی گەورە چارەسەرکەین و هێزمان کەم بوو بۆ گرفتی چکۆلە بۆ گرفتەکان چارەسەر دەکەین. بڵێ خاڵێکی تر گوڵناس بە بڕوای ئێمە ئەگەرچی داخوازی خەڵکی کوردستان ڕوونیشە، بەڵام لە هەلومەرجی ئێستا کە باسیەوە دەکەین کە لەوانەیە هاوسەنگی هێز زۆرتر بگۆڕێ، ئەم ویست و داخوازیانە دەبێت لە پەرژوو بڵاوی بێنە دەرێ، گشتگیر بێ. هەر کەسێک لە هەر شوێنێک و بە هەر کارێکەوە خەریکە و خۆی بە بەشدار بزانێ، بە داخوازی خۆی بزانێ. شاید پێویست بکات شارەزایان و هەڵسوڕاوانی ناو بزوتنەوەی کوردستان ئەم داخوازیانە فۆرمولە بکەن. بەڵام هەر لە ئێستاوە دەکرێت ئاماژە بە چەند خاڵکەین کە هەموو خەڵکی کوردستان لە ماوەی چەند ساڵی خەبات و تێکۆشانی خۆیان وەک خواستی گشتی هێنانەتە گۆڕێ. لەوانە ئیدارەی کوردستان ئیشی خەڵکی کوردستانە کە لە ڕێگای ڕێکخراوە جەماوەریەکانەوە بەڕێوە دەچێت. پێداگری لەسەر ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان، جیایی ئاین لە دەسەڵات، بەرابەری ژن و پیا و لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی، بردنەسەرەوەی ئاستی خزمەت گوزاریەکان لە کوردستان و
پێداگری لەسەر سلماندنی مافە سەرەتاییەکان. ئەم ویست و داخوازیانە دەبێت گەڵاڵە بکرێت و بانگەوازی بۆ بکرێت و هەموو خەڵکی کوردستانی دەبێت لێ ئاگادار بکرێتەوە و بەویست و داخوازی خۆیان بزان و یەکدەنگ بانگەوازی بۆ بکەن. ئەم داخوازیانە وەک وتاری هاوبەشی خەڵکی کوردستان لەژێر ناوی گەڵاڵەی داخوازیەکانی خەڵکی کوردستان بناسرێەوە هەروەک باسکرا ببێ بە وتاری هاوبەشی هەموو خەڵکی کوردستان. ئێمە دەزانین کە کوردستان کۆمەڵگایەکی حزبی و حزبە سیاسیەکان هەر کامە جێگە و پێگەی خۆیان هەیە لە کوردستان کەوابوو دەبێت بزانین نەقش و دەوری ئەم حیزبانە چی دەبێت. بێگومان حیزبەکان ناتوانن و نابێ هەنگاو بنێن کە ئەم گوتارە هاوبەشە کەس و لاواز بکات و لە هەجیەتی ئەوەی جارێ جێگە و پێگەی حزبایەتی بەرچاوکەنەوە و یا زیاتر بێژمی بەرجستە بکەنەوە بۆ یا هاوکاری و هاودەنگی حزبە سیاسیەکان بۆ بەهێزکردنی گوتاری هاوبەشی داخوازی سەرەکیەکانی خەڵکی کوردستان گرنگە. بۆ ئەوەی ئەم هاودەنگی و هاوکاریە مسۆگەر بێ پێویستە کە گەڵاڵەی هاوکاری لایەنە سیاسیەکان دابڕێژێت و هەمووان لەسەری کۆ ببنەوە و بە ئاگاداری خەڵکی کوردستانی بگەن. هەرچەند لە ماوەی ئەم چەند ساڵەدا ئەم باسە کراوە بەڵام با کام نەگەیشتووە. ئێستا و لەم هەلوو مەرجەدا دۆخی ئێران و کوردستان و ئەرکەکانی سەرڕێگای ئەم هەنگاوەی کردوەتە پێویستیەکی جدی. بەتایبەت ئەوەی وا ئەم بابەتەی جدی کردوەتەوە دۆخی سیاسی ناوخۆی کوردستانە کە بە بەشداری خۆیان و داڕشتنی داخوازی هاوبەشیان لەوانەیە ئیتر بۆ هیچ لایەنێک ئاسان نەبێ نەچێتە ژێر باری گەڵاڵەیەک بۆ هاوکاریکردن و جێگە و پێگەی حزبی خۆی لای گەورە ببێتەوە. دیارە ئەم گەڵاڵەیە دەبێت لەلایەن حیزبەکانەوە بە هاوفکری و هاوبەشی دەبڕژێت. بەڵام لەم بوارەشدا بە ئەزمموی تا ئێستامان دەتوانین قسە لە چەند خاڵی سەرەکی ئاوا گەڵاڵەیە بکەین. یەکەم هەموو حیزبەکان پابند بن بە دەسەڵاتی جەماوەری لە کوردستان و ئیداری کوردستان لە ڕێگەی ڕێکخراوەکانیانەوە. پابند بن کە دەبن بە بەهێزکردنی داخوازی سەرەکیەکانی خەڵکی کوردستان. هیچ کات و بە هیچ بیانوێک لە کێشۆ ململانەی خۆیان دەست بۆ چەک نابن. هیچ کات و بە هیچ بیانوێک تاکە لایەن لەگەڵ حکوومەتی ناوەندی لە هەر شکل و قەوارەیەکدا واردی گفتوگۆ لەسەر پەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان نابن. من لام وایە ئەمە باسانە دەتوانێت و دەبێت پۆختر بکرێ و بەم جۆرە خەڵکی کوردستان یەکجەنگ ڕوبەڕووی پێشادەکان دەبێتەوە. بەڵێ هیوادارین کە هاوڕێ مەحسوومە وڵامی ئەم پرسیارەی وەرگرێتەوە بچینە سەر نامەیەکی تر گوڵناس کاک ئازاد نووسراوەیەکی هەیە کە باس لە دۆخی سووریە دەکات و کاک ئازاد دەڵێت بە بڕوای من ئەوەی لە سووریا ڕوویەدا بە پێی ڕێکەوتنێکی پێشوەختی ئەمریکا تورکیا و رووسیا و هەروەها لە ڕێگەی تورکیەوە لەگەڵ هەیئەتی تەحریری شام بۆ لابردنی بەشار ئەسەد بە ئەنجام گەیشت. واتە گۆڕانکاری بنەڕەتی لە پێک هاتەی سووریا ناتۆتە ئاراوە بەڵکو لە چوارچێوەی بەرنامە و بەرژەوەندەکانی وڵاتانی زلهێزی سەرمایهداری جیهانی بەشار ئەسەد لابراوە و گوازراوەتەوە بۆ وڵاتی رووسیا و بەهێنانە پێشەوەی هێزێکی کۆنەپەرست بە سەرکردەیەکی پێشینە داعش و قاعدەی وەک محەممەد جەولانی کە قرارە لە لیستی تەرۆری ئەمریکادا دەربهێنرێت ئەو بەرنمەی کە دایان ناوە بۆ سووریا لەوێەوە بۆ نەخشەیەکی گەورەتر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوە چوو کە قرارە بەرژەوەندیەکانی ئەو هێزانەش بپارێزرێت. بەڵێ ئەمیر دیارە قوربانیەکانی ئەم سات و سەودایە خەڵکی مەدەنی سووریە و کوردستانی سووریە و ناوچەکەیە کەواتە لەم لابردنەی بەشار ئەسەد و هێنانی هێزە ئیسلامیەکاندا لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی ئەو هێزانەدا ئەوە خەڵک جارێکی تر و بە شێوەیەکی دیکە دەکەونە بەردەم بە شێوی و هەڕەشەی ئەم هێزە نوێیانە لەژێر ناوی ڕوحانی دەسەڵاتی 53 ساڵەی بەشار ئەسەدی دیکتاتۆر و هاتنەوەی ئەم هێزانە. بەم جۆرە ئەمریکا لەژێر ناوی دژایەتی ترۆر کە بە حیساب مەبەستی داعشە لە سووریە دەمێنێتەوە. تورکیە لەژێر ناوی دژایەتی ترۆر هێرشەکانی بۆ ناوچە کوردیەکانی باکووری سووریە درێژە پێدات کە هێزەکانی یەپەگە و قەسەدەی هەیە. ئیتر هێزە ئیسلامیەکانی تر سەر بە جەولانی لە سبەینەکەیدا هێرشەکانی لەژێر ناوی بەرگری لە دینی ئیسلام دژی جیاوازی خوازی دژی ژن و بێدینی تون دەکاتەوە و ئەو کاتە تورکی و ئیسرائیل و ئەمریکاش ئەمە بەڕەسمی دەناسن بۆی وەکو مەسەلەی ناوخۆی سووریە و هەروەها بۆ ئەمن و ئاسایش و یەکپارچەیی خاکی سووریا لە قەڵەمی دەجەن. بڵێ کاک ئازاد هەروەها نووسیوێتی لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی جێهێشتنی دەمەشق لەلایەن بەشار ئەسەدەوە ئیسرائیل لە باشوورەوە بەرزایەکانی جەولانی تێپەڕاندووە نزیکەی 14 کیلومتر هاتوۆتە ناو خاکی سووریەوە.
تورکێش لە باکووری سووریەوە هێرشی کردوتە سەر ناوچەکە کوردیەکانی ژێر دەسەڵاتی قەسەدا. لە ئاوا هەلومەرجێکدا ئایندەی خەڵکی کوردستانی سووریە لە ناو گێژا و سەرگەردانی و ئایندەی تاریکی ژێر دەسەڵاتی هێزە دینی کۆنەپەرستەکانی سووریەدا بەرەو کوێ دەڕواتەوە ڕێگای پارێزگاری لە خەڵکی ئەم ناوچەیە و ئایندەی چۆن پارێزراو دەبێت. کاگازاد نووسیوێتی بە بڕوای من سەرەتا دەبێت خەڵکی کوردستان لە ڕۆژاوا ئەوە بزانن کە دۆخی سیاسی و ئەمنی داهاتووی سووریا بە جۆرێک گۆڕانکاری بەسەرداتوە کە دوور نییە ئەمریکا لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیدا لەگەڵ تورکیە لە ناوچەکە و لە سووریەدا هەمان ئەزمموی هێنانەوەی تاالبان لەلایەن ئەمریکاوە بۆ گیانی خەڵکی ئەفغانستانیان دووبارە نەکاتەوە، یان وەکو چۆن لە پرۆسەی ڕفراندۆمی کوردستانی عێراقدا پشتی کردە خەڵکی کوردستان لە بەرخاتری تورکیە و عێراق و دەستی هەشتی شعبی و ئێرانی ئاوەڵە کرد بۆ هێرشکردنە سەر کوردستان لە ڕۆژاواش احتمالی هەروە بکات. بێگومان لە هەلومەرجێکی وادا کە خەڵکی سووریە و ناوچەکە لەژێر سایەی بەرژەوەندیەکانی ئەو هێزانەدا دەدرێتە دەستی دەسەڵاتێکی ئیسلامی وەکو هەیئەتی تەحریر و شام، سەرباری هەر ئاڵۆگۆڕێک کە لە ناکاودا دەیکات ناکرێت هیچ چاوەڕوانیەک ئایندەیەکی باش بۆ خەڵکی سووریە بەگشتی و خەڵکی کوردستانی سووریا چاوەڕوان بکرێت. ئەوەی لە بەردەم ئەم خەڵکەوە گیان هاتووی سەراسەری سووریەدا و هەموو ئەو هێزانەدا خۆی بەرجەست دەکاتەوە کە ئایندەیەکی ڕۆشن و یەکسان و ئینسانی بۆ کۆمەلگای سووریە ئامانجی خەباتیانە ئەوەیە کە لە دەرەوەی سیاست و ئەجنەدای هەموو ئەو لایەنە جیهانی و ناوشەیانەدا دەست بۆ گۆڕانکاری لە ژیان و گوزەران و لە ئایندەی دەسەڵاتی سیاسی ئەو وڵاتەدا ببەرن. دەبێت خەڵکی سووریە چاوی لە پشتیوانی خەڵکی ئازادیخوازی جیهان بێت، نەک لە سات و سەودای دەوڵەتە ئیمپریالیستی و ناوچەی و هێزە کۆنەپەرستی نەتەوەی و ئیسلامیەکان. ئەرکی خەڵکی ئازادیخوازی دنیاە کە لە پاڵ خاستە ڕەواکانی خەڵکی سووریەدا بوەستن و بۆ ئایندەیەکی یەکسان و ئازاد و خۆشگوزەران دوور لە شەڕ و کارەسات و تەداخڵی سیاسی و سەربازی و ئەمنیەت دەوڵەتانی بورژوازی جیهان و ناوچەی. بەڵێ زۆر سپاسی کاگازاد دەکەین بۆ نووسراوی کە نردوێتی بۆمان بە بینەرانیشمان ماندوو لە بەنگۆڵاس بچین ڤیدیۆیەک ببینین دواتر دێنەوە نامەکانی کرد دەخوێنینەوە. فەرموو. لە دارستان فرشبڕین بوو تەوری زەمان پڕ لەقین بوو، لە دارستان فرشبڕین بوو تەوری زەمان پڕ لەقین بوو، ژیناچڵی دەربەڕوو بوو لەگەڵ تەورا بەرەو ڕوو بوو، ژیناچڵی دەربەڕوو بوو لەگەڵ تەورا بەرەو ڕوو بوو. چاوت شەپۆلێکەوتاڕێ هەلکە شۆڕەکەی تۆ دەستی گەلانداگرێ، جیهانێکی نووسکوی هێناوەتە سەر پێ، فرچت بوو بە مەشقال لە دایک بووی لە نوێ، ڕقی پیرۆزی گەل گەیشتە دەماوەند لەسەر کەلی شاخ و چیای نیشتمانێ، ناسخێکی خەو ڕۆیدا لە کوردستان، ڕۆحی پەکولەی تۆی کرد بۆ هەڵۆکانێم. زارۆژت پیرۆز بژینای کوردستان، کۆچی بەفرد بەخێر تەواری شاخان، چی بەفرد ڕەمزی ڕقی پیرۆزمانە، یان ئازادی بۆ ژن یا مەرگ و نەمانە، یا مەرگ و نەمانە. ژن ژیان ئازادی، 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 ژن ژیان ئازادی. لەم بەشەدا دێنە سەر نامەی کاک سەعید کە لە بۆکانەوە بۆی نووسین، هەڵبەت پامێکی بۆ نردوین نووسێتی دوای ئەو هەموو ئەزمونە و دوای ئەم ئاڵ و گۆڕانە
ئێستا بەڕاشکاوی ئەتوانین باسلەوە بکەین کە ئەگەر هەر لایەنێک پێی وایە کە لە ڕێگای پاڵپشتی دەوڵەتانی داگیرکەری کوردستان دەتوانێت کێشە ناوخۆیی و دەرەکیەکانی چارەسەر بکات دەبێ بڵین کە تووشی هەڵەیەکی کوشەندە بووە کە بێگومان هەم خۆی و هەم خەڵکی کوردستان تووشی خەساری زۆر گەورە دەکات. ئێستا دوای ئەم گۆڕانکاریانە جارێکی تر خەڵکی کوردستان لە بەردەم تاقیکردنەوەیەکی سردایە. لە ئاوا هەلومەرجێکدا هەڵوێستی لە مەڕ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و جێبەجێکردنی ئاجندا و پیلانەکانی کۆماری ئیسلامی لە دژی خەباتکارانی ئەو بەشە لە کوردستان و ڕاگواستنی زۆرەملەی بارگاکانی کۆمەڵە بۆ کەمپی ئاوارەکانی سووداش تەنیا نمونەیەکی ئەو کردارانن کە پەیوەندی بە دۆخی ئێستاوە نیەوە بە زوودنەوەی کوردستان زەعیف دەکات. کاریگەری زۆر خراپی لەسەر یەک ڕێزی نێوماڵی کورد بەگشتی و بریندارکردنی دڵی 15 ملیۆن کوردی ڕۆژهەڵات بە تایبەتی دروست کردووە. کاک سەعید لە کۆتاییدا دەڵێت لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی لا خراپترین دۆخی خۆیدایە و بەرەی مەقاومەی شیعە یەک لە دوای یەک تووشی پاشەکشێ و لە ناوچوون هاتوون پشبەستن پێیان و لە بەرەی ئەواندا بوون جگە لە خۆکوژی سیاسی هیچی تر نییە. ڕوخانی ئەمڕۆی بەشار ئەسەد دیکتاتۆر دەبێ ئەزمون و وانەیەکی باش بێت بۆ هەموو ئەو کەسوولایەنانەی کە کیسەیان بۆ کۆماری ئیسلامی ئێران و دەست و پەیوەندیەکانی لە چەشنی حزب الله و حەماس و ئەسەد و هیتر دووریوە. زۆر باشە دێین سەر نامەی کاک لوقمان گوڵناس. کاک لوقمان لە نامەکەدا سێ بابەتی هێناوەتە گۆڕێ. سەرەتا نووسیەتی لەم دوایانەدا حیزب الله ڕایگەیاندووە کە بە تەواوی لوبنانیەکان کە لە بوردمانەکانی ئیسرائیل تووشی زیان هاتوون قەرەبوو دەکاتەوە. ئەم بڕیارە ئەگەر ڕاست بێت ناتوانێت بێ یارمەتی کۆماری ئیسلامی جێبەجێ بکرێت. ئەلبەت بە ئەوە بڵم من بۆ خۆم زۆر بەداخەوم بۆ خەڵکی لوبنان کە تووشی زیان و زەرەر هاتوون و بوونەتە قوربانی سیاسەتی چەوتی ناوچەیی ئیسرائیل لەلایەک و حیزب الله و کۆماری ئیسلامی لەلایەکی ترەوە و پێم وایە دەوڵەتی لوبنان دەبێت ئەم زیانانە قەرەبوو بکاتەوە. بەڵام ئەوەی وا سەرنجی ڕاکێشام ڕاگەاندنی حیزب الله بوو کە بێ یارمەتی کۆماری ئیسلامی ئەم قەرەبووکردنەوەی بۆ ممکن نابێت. کۆماری ئیسلامی جگەل لە دزی و تاڵانی سەروەت و سامانی خەڵکی ئێران ناتوانێت ئەم کارە بکات. هەر وەک تا ئێستاش هەر لە ڕێگای دزین و تاڵانی سەروەتێک کە دەبوو سەرفی ئاوادانکردنەوەی ئێرانی وێرانکراوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە کرابە. ئێستاش دەبێت ئاو بەرق و سوتەمەنی گران بکرێت دەبێت سەرەتاییترین پێداویستی سەرسفرەی ملیۆنها ئێرانی گران بکرێت تا کۆماری ئیسلامی گیانی بێڕەمەقی حیزب الله پارێزێ. لا بابەتی دووهەمدا کاک لوقمان نووسیبیەتی ڕوخانی دیکتاتۆرێکی وەکو بەشار ئەسەد دیارە گرنگ بوو چون بە لای منەوە هۆشداریکی جددی بوو بۆ هەموو دیکتاتۆرەکان کە سەرنجام بە چارەنووسی ئەو توش دەبن بە تایبەت دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی کە ئێستا لە بۆرسدایە و هەموو چاوەکان زوم کراوەتە سەری ئێران و خەڵکی ئێران و داهاتووی لەرزۆکی کۆماری ئیسلامی. بەڵام نابێ یەک شت لەبیر بکەین کە ئەویش بە هەمان ئەندازە مهمە. ڕوخاندن کارێکی سەخت نییە. ئەوە نمونونەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم نین. بەڵام کاری سەخت دوای ڕوخاندنی دەسەڵاتی دیکتاتۆرەکانە دوای ڕوخاندنی چیر و ئەداد زۆر گرنگە لەوەی کە چۆن دەسەڵاتێک بڕۆخێ. چون دوای ڕوخاندنی دەسەڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی یان تالیبان یان ئەوەی وا ئێستا لە سووریە هاتوۆتە سەرکار جیاوازێکی ئەو تۆی لەگەڵ دەسەڵاتی دیکتاتۆرەکانی تا ئێستا نیە کە بەداخەوە ڕووداوێکە کە تیکرار دەبێتەوە لە چاڵەیەکەوە بۆ چاڵاوێکی تر. ئەمە گرفتە بەداخەوە سەرچاوە لە هەژمونی عەقڵیەتی دیکتاتۆرەت سەرچاوە دەکرێت. ڕاستە دیکتاتۆرەکان دەڕۆخێن بەڵام عەقڵیەتی دیکتاتۆری ناڕۆخێ کاویش بەرهەمی ساڵها دەسەڵاتی دیکتاتۆریە لە نەبوونی دیموکراسی و ئازادی سیاسیەکان و چاندنی باوەڕی بێ ئیرادەی خەڵک بە خۆیان و بە هێزیان سەرچاوە دەکرێت. گرفتێک کە ساڵها پێویستی بە کاری چڕوپڕ هەیە تا ئەم عەقڵیەتە بگۆڕدرێت بە جۆرێ کە ئەم باوەڕە جێبگرێت کە ئینسان ئیرادەی گۆڕینی چارەنووسی خۆی هەیە. هیچ دەسەڵاتێک ناتوانێت بۆی نییە ئەم ئیرادە لە ژێر هیچ ناوێکدا پەراوێز بخات. ناتوانێت باوەڕەکانی خۆی بسەلمێنێت و ڕێگای دەربڕینی ئازادانەی ئیرادە لە خەڵک بسێنێتەوە کەوا بوو لە هەر ڕوخانێکدا دەبێت بیر لە دوا ڕۆژ بکرێتەوە و دەسەڵاتێک جێبگرێت کە ئیرادەی ئینسان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی بسەلمێنێت و بیپارێزێ. بێ ئەم تەزمینەوە بێ ئەمە لە بەرچاوگرتنی ئەم حەقیقەتە ئەوە دیسانەوە ئستبدال لە شکل و قەوارەیەکی تردا بە ناو و نیشانێکی تر سەرهەڵەداتەوە. گوڵناس کاک لوقمان لە سێهەمین بابەتی خۆیدا نووسیوێتی لەم ڕۆژانەیە دوای ڕوخانی بەشار ئەسەد زۆرێک لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە خامنەییەوە تا ئەوانی تر ئەم شکستە وەکو دەرسی عیبرەت ناو دەبن بەڵام مەبەستیان ئەوە نییە کە گۆیا کۆماری ئیسلامی دەرس وەربگرێەوە بە سیاسەتەکانی دابچێتەوە لە هەموو جنایەتانەی
ئەو هەموو درۆ فریودانە ئەو هەموو دەرد و موسیبەتە کە تووشی خەڵکی ئێرانیان کردووە پاشکەس بێتەوە بە پێچاوانەوە بەبەستیان لە دەرسی عیبرەت ئەوەیە کە لە ڕێبەری ئیتاعەت بکەن و گوێڕایەڵی فەرمانی ڕێبەر بن چون بەشار ئەسەد لەم ماوەی دواییدا لە ئیتاعەت لە ڕێبەری دوور کەوت بۆیە ئاوای بەسەرهات ئەمە ئەوان وا دڵن ئەم دەرس وەرگرتنە تا ئەو جێگایە دەچێتە پێشەوە کە عەلی سەعیدی بەرپرسی دەفتەری عەقیدەتی هێزە چەکدارەکان وتوێتی ئەگەر گوێ لە قسەکانی ڕێبەری نەگیردرێت ئەویش ینی جەنابی ڕێبەر وەکو ئیمامی زەمان غایب دەبێت جا ئێستا معلوم نییە جەنابی ڕێبەر دەتۆرێ یان غایبیەک زۆر سپاس بۆ کاک لوقمان کە زەحمەتی کێشا و سێبابەتی زۆر گرنگی نات بۆم بەرنامێ بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتان هەرێبینە سەر دڵم چاو جوان نەسکار پەنجە کرد وەڵا بینە سەر دڵم چاو جوان نەسکار پەنجە کرد هەرێ باوەشینم کە ورد ورد بەگریجە کرد هەرێ لای 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 ئەو کەوێ گەردان بەخاڵی گیان 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 هەرێ ڕاستای خیابان نەشمیگەن بەخچای میلەتی وەڵا کەسای کایبەری چاو جوان چیتی شرکەتی وەڵا کەسای کایبەری چاو جوان چیتی شرکەتی هەرێ لای 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 ئەو کەوێ گەردان بەخاڵی هیچ دامەزراوە و ڕێکخراوەیەک یان دەسەڵاتێکی سیاسی بەبێ وتارێکی گشتگیر ناتوانێت سەرکەوێت و ئەگەریش بە سوتفە سەرکەوت ناتوانێت بەرگە بگرێت ئەمە گوڵناز سەرەتای نووسراوەی کاک حاتەمە و کاک حاتەمە لە درێژەدا نووسیەتی ئەگەر دەسەڵاتی بەشار ئەسەدروخا بەهۆی بەسەرچوونی ماوەی وتارەکەی بوو چیتر حیزبی بەحسی سووریە شتێکی تازەی بۆ باسکردن نەبوو چیتر خەڵک متمانەیان بە دروشمەکانی دەوڵەت نەما بوو و بەشار ئەسەدیش نەیدەتوانی گۆڕانکاری لە شێوەی حکمڕانی ساس بکات تاکو و ڕەزامەندی خەڵک بەدەستبێنێت بە وتەیەکی تر گوتاری سیاسی نەما بوو بەڵێ زۆر ڕاستە کۆماری ئیسلامیش هاوشەوەی بەشار ئەسەد وتارەکانی ماوەی بەسەر چووە گوتارێک کە خۆمەینی لە ساڵی 42 هەتاوی باسی دەکرد و دواتر دکتۆر شەریعەتی وێژنی نوێی ئەو دیسکۆرسەی لە دەیەی 50 دروست کرد ئێستا نەوەی نوێ باوەڕی بەو وێژمانە کۆنە نەماوە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیش لە چەند ساڵی ڕابردوودا هەوڵیان نەداوە گۆڕانکاری لەو وتارە کۆنە ساز بکەن و بە پێچەوانەوە پێداگریان لەسەری کردووە پاش ماوەیەک وایان زانزانی چیرۆکی مقاومەت دەتوانێت دەور و نەخشی ئەو گوتارە نوێ بگەڕێت بۆ ماوەیەکی توانیان سەرنجی لایەنگرانی خۆیان بۆ ئەو گوتارە ڕابکێشن ئێستاش ئەو بیر و هزرە بەتایبەت بە دوای ڕووداوەکانی غەزا لوبنان و سووریە بایخی نەماوە و تقریبان لە ڕووی واقعیە و کۆتایی پێهاتووە کاک حاتەم لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ ئەلبەت هاشمی ڕەفسەنجانی و خاتمی زۆر هەوڵێەوەیاندا ڕەواڵەتێکی نوێ لە دامەزرێنەری کۆماری ئیسلامی بۆ نەوەکانی نوێ باس بکەن بەڵام نیزام ڕوانگەی ئەوانی بەدڵ نەبوو و شکستی بە پلانەکانیان هاورد هاوردنی ئەحمەدی نژادیش بۆ دروستکردنی بیرۆکەی نوێ بوو بەڵام ئەو هەڵسو کەوتەیش بە زیانی خۆیان تەوا بوو هەرچەند ئەحمەدی نژاد بە دوای قاڵبکردنی بیرۆکەی خۆی بە کۆمەلگا بوو نەک ئەو شتەی دەسەڵات دەیویست موسەویش لە ساڵی 1970 هەتاوی ویستی ڕەواڵەتی جنایەتکارانەی خومینی بۆ ئینسانێکی پاک و بێتاوان بگۆڕێت بەڵام پلانەکانی نەیکرد لایەنە ڕزایەتیەکانی 96 و 98دا بەشێکی زۆر لە جەماوەر دروشمی ئیسلاح تەڵاب ئوسولگەرە ئیتر تەواو ماجرایان بەرز کردەوە کە بە واتای کۆتایی هاتنی چیرۆکی ئیسلاحوازی لە نێو دەسەڵات بەڵام لەم دوایانەدا بزوتنەوەی ژینا هەموو بیرۆکەکانی ڕژیمی بێمانا کرد شۆڕشی ژینا یەکەمین بزوتنەوەی کۆمەڵایەتی بە دوای مەشروتیەت بوو کە وتاری جیاوازی خۆی خۆڵقاند لەبیرمان نەچێت لە شۆڕشی مەشروتیەت لە بزوتنەوەی ملیکردنی نەوت لە شۆڕشی 50
لە بزوتنەوەی سەوز و هەموو گۆڕانکاریەکانی ئەم سەدەیەدا بەردەوام خەڵک وەکو ئامرازێک لە دەست دەسەڵاتداران یاریان پێکراوە. شۆڕشی ژینە یەکەمین بزوتنەوەی سەدەی ڕابردووەکە لەم بازنەیە هاتە دەر کە سولانی تایبەتی ڕێبەری نەکرد و لەژێر کاریگەری ڕێبەراندا نەبوو، بەڵکو ئەم بزوتنەوەیە گوتار و چیرۆکی تایبەتی خۆی هەیە. لەو ڕوانگەوە دەتوانین شۆڕشی ژینا وەکو بنەڕەتی ترین بزوتنەوەی مەدەنی سەدەی ڕابردوو ناوبنێ. ئەگەر ماوە بەدەستەوە بێت و وڵات تووشی شەڕ و ئاڵۆزی نەبێت، بزوتنەوەی ژینا دەتوانێت چیرۆکی خۆی بۆ داهاتووی ئێران بە ئاکامی خۆی بگەێنێ. بەڵام ئەگەر وڵات تووشی ئاڵۆزی بێت و سەقامگیری لەناو بچێت، یەکەمین قوربانی ئەو بارودۆخە چیرۆکی بزوتنەوەی ژینا دەبێت. ئەگەر شۆڕشی ژینا بتوانێت چیرۆکی خۆی بخڵقێنێت، هیچ هێزێک ناتوانێت بەری پێ بگرێت یان ئاخارەکەی بەرەو توندوتی ژیب بات. کاتێک ئەو چیرۆکە خڵقات لە پێشچوونی خۆیدا لە ناوە دامەزراوە و ڕێبەرانی خۆی پێک دێنێ و دەناسێنێت. هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئەم ئاسۆسیاسیە دانەخرێت و شاید ڕووداوە دەرەکیەکان بە قازانجی ئێمە کۆتایی پێبێت چاک و شۆڕشی ژینا دەرفەتی ئەوەی هەبێت چیرۆکەکەی پێ بگەێنێت. ئێستا هەموو هێز و توانە مەخسوودە گەڕ بۆ ئەوەی ئەو دەرگایە دانەخرێت. ئەوانەی کە بۆ داخرانی ئەم دەرگایە هەوڵ ئەدەن ڕۆژ لە دوای ڕۆژ تواناییان لە نێو دەچێت و نەوەی نوێ بە پێشەوانەوە بەهێزتر دەبێت. بە دڵنیاییەوە گۆڕانکاریە دەرەکیەکانیش بە قازانجی گۆڕانی هێز دەگۆڕێت. ئێستا کۆماری ئیسلامی تەنانەت ئەگەر بیەوێت گوتارێکی نوێ بخڵقێنێت، چیتر ناتوانێت لەگەڵ چیرۆکی شۆڕشی ژینا ڕکابەری بکات و شکست دێنێت. لە ڕاستیدا کۆمەلگای ئێران پاش بەفرانباری ساڵی 96 وردە ئیمکانی گۆڕانکاری ساز کرد. تازە ئەم کۆمەلگایە ناگەڕێتەوە بۆ دووە. ئێرانی ئەمڕۆ سەرقاڵی سەقامگیرترین و ئەقلانی ترین ئەزموونی سیاسی 100 ساڵی ڕابردووی خۆیەتی. ئەبێ زۆر وشیار بین و بەدەستی خۆمان ئەو وەرچەرخانە مێژوویە لەناو نەبێت، چونکە حکوومەت زۆر لاوازە و ئەمە دەرفەتێکە کە ئەبێ کەڵکی لێوەربگرین. کاتێک چاو بۆ 2 ساڵی ڕابردوو دەخشێنین، دەبینین کە بە قەوارەی 4 ڕابردوودا گۆڕانکاری دروست بووە. ئێمە چیمان دەوێت جگە لە پێشکەوتن؟ دەسەڵات چیتر ڕێگەیەکی جگە لە پێداچوونەوە بەخۆ نەماوە و ئەبێ خۆی بگۆڕێت. بەڵێ ئەگەر هەڵە نەبم ئەمە نامەی کاک حەتەم بوو، زۆر سپاسی دەکەین، دەست خۆشی لێ دەکەین لێرەشەوە. ئەمە با بچینە سەر نامەی کاک فەرهاد گوڵناس. کاک فەرهاد نامەیەکی کورتی بۆ ناردین و نووسێتی تاکە هیوایە کە ئێستا لە سووریەدا دەبیندرێت بزوتنەوەی خەڵکی کوردستانە کە بە بزوتنەوەی ڕۆژاوە ناسرەوە. بە پێچەوانی ناوچەکانی تری سووریە کە گروپە ئیسلامیە توندڕەوەکان دەسەڵاتیان گرتوۆتە دەست، بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ئازادی خواست لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە دروست بووە کە ئامانجەکانی تەنها سنووردار بە گۆڕینی پێکهاتەی سیاسی نییە. ئەم بزوتنەوەیە نەک هەر جەخت لەسەر مافەکانی خەڵکی کوردستان دەکات، بەڵکو پابندە بە ئازادی مەدەنی، یەکسانی جنسی، عەداڵەتی ئابووری و کۆمەڵایەتی بۆ هەمووان و هەروەها پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوە جیاوازەکەن. لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆبەڕێوەبەرایەتیدا شێوازێکی نوێی حکومڕانی خەڵکی جێبەجێکراوە کە لەسەر بنەمای دموکراسی ڕاستەوخۆ، بەشداری کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە فرەچەشنی فکریە و جەختێکی تایبەتی لەسەر باشترکردنی بارودۆخی ژیانی مادی خەڵک کراوە. بە واتایەکی دیکە بزوتنەوەی ڕۆژاوە جگە لە گۆڕانی پێکهاتەی سیاسی، گۆڕانی پێکهاتەی کۆمەڵایەتی و ئابووریش لە بەرچاو گرتووە. ئەمەش بە پێچەوانەی ئامانجی گروپە ئیسلامیەکان و نەریت خوازەکانی دیکەیە کە ئامانجیان تەنیا سنووردار بە گۆڕینی حکوومەت لە سەرەوەی. کاک فەرهاد لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ ئەوەی سەرنجی ڕاکێشا کە بزوتنەوەی ڕۆژاوە لێکچوونێکی زۆری لەگەڵ بارودۆخی بزوتنەوەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای ڕوخانی ڕژیمی شاهەیە، لەو قۆناغەدا بزوتنەوەی خەڵکی کوردستان لە ئێران تاکە بزوتنەوەی جەماوەری یەکگرت و ڕێکخراو بوو کە دەیتوانی لە دژی پێکهاتنی ڕژیمی ئیسلامی بوەستێت و تەنانەت ئەگەر تەمەنی کورتیش بووێ دەسەڵاتێکی دموکراتیک تەجروبەی کرد. لە کاتێکدا لە بەشەکانی تری ئێران وەهمی ڕژیمی ئیسلامی بەربڵاو بوو و بزوتنەوە پێشکەوت و خوازەکان بە توندی سەرکوت دەکران، خەڵکی کوردستان بە کۆدەنگی کۆمەڵایەتی توانی دیوارێکی خۆڕاگری لە دژی ڕژیمی ئیسلامی دروست بکات کە دوای 4 بووەتە شێوازێک بۆ خەباتی هەموو خەڵکو و نەتەوەیەکی دیکە لە ئێران. دیاردەیەک وەکو بزوتنەوەی ژینای لێکەوتەوە. بەواتایەکی تر بزوتنەوەی کوردستان توانایی گۆڕانکاری لە پێکهاتە کۆمەڵایەتیەکان و کولتور و تەواوی کۆمەلگای ئێراندا دروست بکات کە ئێستا بەڵێنی دروستکردنی داهاتوێکی گەشتەدات.
زۆر باشە گوڵناز بە بینەرانیشمان ماندوو نەبن پێما بچین ڤیدیۆیەک ببینین باشترەوە دواتر دێنەوە نامەکانی تریش دەخوێنینەوە فەرموو. سێدارەکەن نایانەوێ هەتا و هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفنگی دستی تو لان کو لایه لایه بو دخوینی تانیشتمان لباوشتا حتا کازی و دبنوی پنجه کانت در رو بارن لخاکی جا سرودلن تا خاکی سوری نشتمان لام پایزا گل بگره تا خاکی سوری نشتمان لام پایزا گل بگره که گله دشمنی دیرین برزی بالات زامدارکا علی دریای تو ماسی سور لباوشتا اخره دگره طال طالی قجی خواهد که زنگی خور شوگارم تو شوربیت ملدزانه شوربی بپی و دمره تو شوربیت ملدزانه شوربی بپی و دمره خونکانت بالا دکن رگی لفاوی مرگ گرن تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره تا تو بوی تو پپوله به روح آزادی نامره ئێستا لەم بەشەدا ئەوەی نامەی کە لە بەردەستمانە نامەی هاوڕێ نەسرینەکە لە نووسنەوە زەحمەتی کێشاوە بۆی نردوین. هاوڕێ نووسیوێتی ئەم بزوتنەوەی کە دژ بە یاسای سەدە ناوەڕاستی حیجاب و ئیفاف دەستی پێکردووە گەڕانەوەی نییە وە کۆمەڵگای مەدەنی ئێمەش لەگەڵ ئەم بزوتنەوەیدا نزیک بوونەوە و دەستکەوتی زیاتری لێ دەکەوێتەوە کە دەتوانێت چارەنووسساز بێت. لەم نێوەندەدا لە ناکاو پەرستوو ئەحمەدی لەگەڵ ئەندامانی ئۆرکێسترا بچووکەکەی لە کاروانسەرایەکەوە جوڵەی کاروانی بەرخۆدانی لە دژی بربەریەت بە سەرکردایەتی ژنان و کچان بەرەو چارەنووسی بەڵێنراو زیاتر خێراتر کرد. هاوڕێ نەسرین
هەروە نووسیوێتی پەرستوو زۆر بە ئاگاداریەوە جلوبەرگ و هونەرەکەی هەڵبشارد بەم جۆرە لەگەڵ خەڵک قسەی دەکرد و هەندێک لە گۆرانیەکانی ناوەڕۆک و پامێکیان هەبوو ئەو ناڕزاتیانی کە ئاهوو بە بوێرانە بە چەکی بەرگ و پوششیەوە دەستی پێکرد پەرستوو لە کاروانسەرایەکدا تێکەڵ بە تامی هونەری کرد و بووە هۆی ئەوەی کاروانە مەدەنیەکە بەردەوام بێت لە هەنگاونان بەرەو چارەنووسی خۆی ناڕزایەتی و لە سێدارەدان و کۆت و بند سوتەمەنی بزوتنەوەیەک بوو کە ئێستا شاهدی بەرهەمەکەین لە شێوەی بزوتنەوەیکی ئاشتی خوازانە کە بە جلوبەرگ و هونەرەوە تێکەڵ بووە کۆلکە پیاوانی وەکو قالیباف و جەلیلی دەتوانن وەکو مارێکی بریندار بە خۆیاندا پنگ بخۆنەوە و خۆیان وەکو هەڕەشەیەک نیشان بدەن بەڵام بزوتنەوەکە زۆر فراوانتر و بەهێزتر لە ئەوەیە کۆنەپەرستێک بتوانێت بەرەنگاری ببێتەوە وێنەوە ڤیدیۆی ئەو کارە ئازایانەی ئاهوو دەریایی سەرنجی سەرتاسەری جیهانی بۆ ئەو پەیامە ڕاکێشە کە ئاهوو دەیویست لە ڕێگەی کردارەکەی و شێوازی جلوبەرگەکەیەوە بەگوێی و چاوی جیهان بگەێنێت گومانم نییە پەرستوش بەم کارە بوێرانەوە لە هەمان کاتدا ئاشتی خوازانەی خۆی ویستی پەیام و مژدەی داهاتوێکی ئومیدبەخشی کە گەورەی و قوڵایی بزوتنەوەی نەوەی نوێمان نیشان دەدات بەگوێ و چاوی جیهان بگەێنێت دەسەڵاتی دەسەڵاتدار زۆر لاواسر لە ئەوەیە بتوانێت ئەم کاروانەی گۆڕانکاریە بوەستێنێت ڕژیمی حکومڕانی ئێران هەرچی هەیبوو چ لە ئاسی ناوخۆ چ لە ئاسی نێودەوڵەتیدا هێنایە سەر میز ئیتر ئیرادەی بەردەوامبوونی لە ژیاندانیە هەڵبەت سروشتی خوێنمەژ و تاوانکاری هێشتا بە تەواوی هێزی خۆی هەیە تەنانەت بۆ ڕزگاربوون لە کۆتوبەند دەستکردەکانی خۆشی بوێت هیچ ڕێگایەکی دیکەی نییە جگە لە تەسلیمکردنی وڵات بۆ جیلێکی نوێ تاکو لانیکەم وەکو لاساییکردنەوە لە سووریا بەبێ کوشت و تۆڵەسەدنەوە توانایی ئەوەیان هەبێت ئاراستە و ڕێبازی وڵاتێک کە پڕە لە ناکارامەی و هەژاری و گەنجەڵی و ناڕزایەتی لە هەموو بەشەکانیدا بەرەو باشتربوون و پێشکەوتن و بەرزکردنەوەی بەرن بانگەوازی گۆڕانکاری و گۆڕانخوازی لە ئێراندا ئەوەندە ئاشکرایە کە کاتیوە هاتووە بە یەکڕێزی و ڕێخستنەوە هەنگاو بنێنە ناو گۆڕەپانەکەەوە لە بری ئەوەی لە پەراوێزدا بوەستی بۆ ڕووداوانەی لە دەوروبەری ئێران ڕوودەدەن ڕەنگە هیچ دەرفەتێکی باشتر نەبێت بۆ ڕێنماییکردنی خەڵکی ئازار چەشت و بە ئاراستەیەکی خوازرا و بۆ ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان بەدی هاتنی ئەم ئاواتە ممکنە بەڵام بەدەستی خۆمان عزیز جون دست من بردار منته عزیز جون دست من برگردنته چرا خونه مرا کردی تو شیشه به درگاه خدا نالم همیشه عزیز جون دست من بردار منته عزیز جون دست من برگردنته چرا خونه مرا کردی تو شیشه به درگاه خدا نالم همیشه دگر نشوم من بهار همون دگر نکن شیخ جلال سلوم
باریک من شام تاریک من بیا به نزدیک من صلح و صفا کن جفا دیگر بسته با ما وفا کن کمر باریک با ما صفا کن کمر باریک تو خورشیدی و من تو خورشیدی و من سیاره تو منو بگذار تا دورت بگردم کمر باریک کمر باریک من شام تاریک من بیا به نزدیک من صلح و صفا کن جفا دیگر بسته با ما وفا کن کمر باریک با ما صفا کن کمر باریک تو خورشیدی و من تو خورشیدی و من سیاره تو منو بگذار تا دورت بگردم کمر باریک دل عاشق مثال دل عاشق مثال گرگ گوش است که گرگ از هی هیه چوبان نترسد کمر باریک کمر باریک من شام تاریک من بیا به نزدیک من صلح و صفا کن جفا دیگر بسته با ما وفا کن کمر باریک با ما صفا کن کمر باریک با ما صفا کن کمر باریک دەچینە سەر نامەیەکی تر کە کاکسیروس هەڵبەت پرسیاری لێکردوین کاکسیروس پرسیاری کردووە ئەمە زۆر ڕاستە کە کۆماری ئیسلامی زۆر زەعیف بووە ئابووری داڕماوە سیاسەتی دەرەوەی تێکشکاوە مەشروعەتی ناوخۆی نەماوە کێشە ناوخۆیەکانی پەرەیسەندووە کاکسیروس داخلیدا دەڵێ ئەی بۆچی ناڕوخێ زۆر سپاس لە کاکسیروس کۆماری ئیسلامی کە هەر لەسەر دەسەڵاتە دەتوانێت هۆی زۆری بێ لێرە چەند هۆی سەرەکی باس دەکەین یەکەم سەرکوت ئێستاش سەرڕای ئەم شکستانە دەستگای سەرکوتی کار دەکاتەوە و ئەم دەستگایە هێشتا بە تەواوەتی فەلەج نەکراوە ئەگەرچی سەرەتاکانی دەرکەوتووە کە هێزی سەرکوتی بە تایبەت لە ڕادەی خوارەوە خەریکە بەرەبەرە هەڵدەوەرێ بەڵام هێشتا هەر کار دەکات دووهم هێشتا پشتیوانی بەشێک لە زلهێزەکانی وەکو چین و رووسیای هەیە دیارە ئەوان وەکو کارت لە کۆماری ئیسلامی لە بەرەکانی خۆیان لەگەڵ بلووکی تر دنیای سەرمایەداری واتە ئەمریکا و ڕۆژاوا ئیستفادەی لێ دەکەن و هیچ کات بەرژەوەندیەکانی خۆیان بە کۆماری ئیسلامیەوە نەبەستنەوە هەر کات هاوسەنگی هێز گۆڕاو پێویستیان بە کۆماری ئیسلامی نەما وەکو بەشار ئەسەد بەڕاحەتی وازی لێدێن و پشتی خاڵی ئەکەن سێهم سازانی تا ئێستای ئەمریکا و ڕۆژاوا لەگەڵ کۆماری ئیسلامیە بابزانین چۆن کۆماری ئیسلامی توانین تا ڕادێک ئەم گوتارە جێبخات کە ئەگەر ئەمریکا و ڕۆژاوا بکەونە دژایەتی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران لەوانەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاوری ئەم دژایەتی بسوودێ لەلایەکی ترەوە چۆن ئەمریکا و ڕۆژاوا هێشتا گیرۆدەی زۆر قەیرانی تر لە ناوچەکە بوون و سەرقاڵی شەڕی ئۆکراین بوون زۆرتر گوشاریان دەهێنا تا کۆماری ئیسلامی پاشگەز بکەنەوە لە سیاسەتەکانی بەتایبەت سیاسەتی ناوچەیەکانی لە قۆناغێکدا ڕازی بوون بەوەی کە کۆماری ئیسلامی واز لە سازانی چەکی ئەتۆمی بێنێ ئەگەر بە هەڵە نەبم بەڵام گوشار بۆ سەر کردەوەکان و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە کەم بکەنەوە ئەمە دەرفەتی بۆ کۆماری ئیسلامی ڕەخسان تا خۆی لە ناوچەکە بەهێزتر بکات بەڵام دوای 7 ئۆکتۆبر و هەڵەی کۆماری ئیسلامی لە پشتیوانیکردنی حەماس و دواتر تێوەگلانی حزبوڵڵا لەم شەڕە دەرگا کرایەوە کە سیاسەتەکانی ناوچەی کۆماری ئیسلامی لە ڕێگای ئیسرائیلەوە دژایەتی لەگەڵ بکرێت منیش بالێرەدا ئەوە زیاد بکەم گوڵناس
کە ئەمریکا و ڕۆژاوا ئەم دەرفەتیان خۆستەوە و وردە توانیان لە خوپۆی کۆماری ئیسلامی لە ناوچەکە ببڕن و بیگەرنەوە ناو سنووری خۆی. بەتایبەت بەشداری ئێران لە شەڕی ئۆکراین ئەمریکا و ڕۆژاوای زۆرتر هەندا کە ئەو گوتارە و نیگەرانیە ینی ئاورگرتنی ڕۆژهڵاتی ناوەڕاست وەلا بنێ و چاو لە هەموو جنایەتانە کە ڕوو ئەدات کوچێنێ و یارمەتی ئیسرائیل بدات کە ئەم پرۆژەیە ینی کوردکردنی دەستی کۆماری ئیسلامی لە ناوچەکە بباتە پێشەوە. تا ئێستاش دیارە تێیدا سەرکەوتوو بووە و کۆماری ئیسلامی تێیدا شکستی خواردووە. ئەم ململانەیە چۆن ئیدامە پەیدا دەکات جێگەی قسەیە، بەڵام هەتا ئێرە ئەم سازانە و لەژێر ناوی ئەوەی کە مەبەستیان ڕوخانی کۆماری ئیسلامی نییە ڕەچاو دەکەن ئەویش لەبەر هۆی چوارمە کە ئێستا باسی لێ دەکەین. لە هەمووی ئەمانە گرنگتر نەبوونی ئالتەرناتیڤە گوڵناس. ئەوانەی وا وەکو ئالتەرناتیڤ خۆیان ناستاندووە ویان هەوڵیان داوە بناسرێن ڕاستە تا ڕادەیەک ئاوڕیان لێدراوەتەوە ڕاستە ئیمکاناتی زۆریشیان بۆ تەرخان کراوە بەڵام هیچیان نەبوون بەجێ متمانەی خەڵک بەجێگای خۆی. تەنانەت نەبوون بەجێی متمانەی زلهێزەکان وەک کارتی فشار بۆ گوشارخستنە سەر کۆماری ئیسلامی ئیسفادەیان لێکراوە ئێستاش لایەن دەکرێت بەڵام ناتوانن جێگای ئالتەرناتیڤێکی بەهێز کە بتوانن ئێران لەسەر ڕێچکەی قازانج و بەرژەوەندی دنیای سەرمایه‌داری کۆنتڕۆڵ بکەن مەعاملەیان لەگەڵ بکرێت. هەر ئەمە یانی نەبوونی ئالتەرناتیڤ لە سازان لەگەڵ کۆماری ئیسلامی و نەبوونی بەرنامە و بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی کاریگەری خۆی بووە. زلهێزەکان نیگەرانی ئەوە بوون و هەن کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران بەهێزن. نیگەرانی ئەوە بوون و هەن هێزی ڕادیکاڵ و پێشڕەوی ناو کۆمەلگا بەرەی چەپ و ئازادی خوازی ناو کۆمەلگا هێز پەیدا بکەن و ببنە ساحەبی دەسەڵاتی خۆیان بەتایبەت دەزانن ئەم زەرفیەتە ئەگەر چی کارانیە بەڵام لە ناخی بزوتنەوەی ڕزگاری خوازی ئێراندا بەهێزە و ئەگەر مەجای بۆ بڕەخسەی لەوانەیە هێز بگرێ. جگە لەمە کۆماری ئیسلامی زەعیف زۆرتر بە قازانج و مەسلحەتی خۆیان دەزانیان ئەگەر کۆماری ئیسلامی زەعیف بێت تا بکەونە شرایەتێک کە نەتوانن کۆنتڕۆلی بکەن. بەڵام هەموو ئەو هێزانەی کە خۆیان بە ئالتەرناتیڤ دەزانن هەموو پرۆپاگەندەکانیان بۆ ئەوەی کە زێن و فکری خەڵک لە ئامادەبوون بە هێزی خۆیان دوورخەنەوە و چاوەڕێی کۆتایی سازانی غەرب لەگەڵ کۆماری ئیسلامی بن و یارمەتی ئەوان بدەن کە لە جیاتی کۆماری ئیسلامی دەسەڵات بەدەستەوە بگرن. ئەوانیش لە جیاتی ئێران لە پێناو قازانج و بەرژەوەندی زلهێزەکان کۆنتڕۆڵ بکەن بە جۆرێک کە ئاو لە ئاو تەکات نەخوات. لە بیرمان نەچێ ماوەیەک پێش ئێستا کوڕی شا ڕایگەاند بوو کە ئامادەیی بۆشایی دەسەڵات پڕکاتەوە. بەم جۆرە خەڵک چاوەڕوان و پاسیف ڕادەگرن. دوجاریش بە گۆڕینی هەندێ دەموچاو و کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنن. لەوانەیە لەم سناریۆدا کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێت بە تایبەت ئەگەر کۆماری ئیسلامی ئێستا کە سیاسەتی ناوچەیەکەی شکستی خواردە و بەرەو سیاسەتی ئەتۆمی هەنگاو بنێ بەڵام کۆتایی بە ستەم و نابەرابەری کۆتایی بەبێ مافی و کۆتایی بە دەسەڵاتی کەمینە بەسەر زۆرینە نامێنێ. هەروەکو لە سووریا نەهات لە عێراق و لیبی و میسر نەهات دیکتاتۆرەکان ڕوخان بەڵام دیکتاتۆریەت مایە و ژیان و گوزەرانی خەڵکەوتە دەستی تاقمێکی تر لە بنەماڵەی سەرمایه‌داری. لە ئێران زەرفیەت و ئیمکانی ئەوە هەیە کە بەر بەم ڕاوتە بگیردێت شۆڕشی ژن ژیان ئازادی ئەگەر چی سەرکوت کرا بەڵام ئەم زەرفیەتە لە خۆی نیشاندا بۆ ئەوەی ئەم ڕاوتە تیکرار نەبێتەوە. تەنیا بیر لە ڕوخاندن کافی نییە. لە هەمان کاتدا دەبێت بیر لە دوای ڕوخاندن بکرێت. دوای ڕوخان چی ڕوئەدات؟ کام هێز بە کام بەرنامە و کردەوە و بە کام باگراندەوە بە کام پشتیوانی دەتوانێت دەسەڵات بەدەستەوە بگرێت. ئەوەی وا دیموکراتیک دەچەسپێنێ بە ئیسلامەوە یان ئەوەی وا سوێن بە پاراستنی یەکپارچەی ئێران دەخوات هەر لە سەرەتاوە سەرکوت و بێمافی ڕاگررتنی بەشی زۆری کۆمەلگای ئێران لە بەرنامەکەیدا زق دەکاتەوە. یان ئەوەی وا بیر لە دەسەڵاتی جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران دەکاتەوە و کە لە ڕێگای ڕێکخراوەکانی خۆیانەوە لە خوارەوە بۆ سەرەوە ئیرادەیان بۆ ژیانێکی ئازاد و بەرابەر بسەلمێنێ. ئەم سناریۆانە هەن هەمویان خەریکن ئیش دەکەن بۆ بەهێزتربوونی خۆیان. ئێمە دەبێت بزانین کام سناریۆ بەهێز دەکەین. بڵێ هیوادارین کە کاکسیروش کە پرسیاری کردبوو وڵامی بە پرسیارەکە وەرگرت بێت و چاوی لەم بەرنامەیەش کرد بێت. بینە سەر نامی کاک سامان گوڵناس کاک سامانیش نامەیەکی بۆ ناودین لە ژێر ناوی بەسە ئیتر کەم درۆ بکەن. کاک سامان نووسێتی چەند پارێزگا لە ئێران لەوانە لە تاران قوتابخانەکان ئیدارەکان و بانکەکان و زانکۆکان هەفتەی ڕابردوو داخران و وتیان بەهۆی ساردی کەش و هەوایە کە
کەچی ڕاستیەکە ئەوە نەبوو. باشە دەبێت پرسیار بکەم بۆ ناڵێن لەبەر نەبوونی کارەبا و گازە، بۆ ڕوو ڕاستنین، بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی لەسەرەوە بۆ خوارەوە هێندە درۆ دەکەن. لەوانەیە عادەتیان پێگرتووە. چەند ڕۆژ زۆربەی شوێنەکان داخران، جارێ هێشتا سەرەتای زستانە، ئەی بۆ چەند مانگی داهاتوو کە سەرما زۆرتر دەبێت چی دەکەن؟ حتمما ئێران بە تەواویدا دەخەن، لە تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنەکانتاندا هەر باسی سووریا و عێراق و فلستین دەکەن، باسی شکستی ئەمریکا و ئوروپا و ئیسرائیل دەکەن. بەڕاستی شەرم ناکەن لەم هەموو درۆکردانە، خۆ هیچ نەڵێن زۆر ماقوڵترن. دەبێت پێیان بڵین فێر بن کە ڕووڕاستی ئەرزشێکی زۆری هەیە کە ئێوە لی نازانن. ئێران هیچ و پارێزگاکان هیچ، ئێوە هەر ناتوانن شارێک و ناوچەیەکیش بەڕێوەبرن، ئەی بۆ بە خۆتان ئەڵێن دەسەڵات. کاکسامان هەروەها دەڵێ دەسەڵات فقط بۆ درۆ و بۆ دزی، بۆ گرتن و ئەزیێت و ئازاردان و کوشتن و ترۆرکردن. باشە ئەگەر ناتوان ڕاستیەکان بڵێن تەنیا درۆ مەکەن، چون خەڵک زۆر بە ئاسانی تێدەکات کە درۆ دەکەن. خۆزگار لە ماوەی 46 ساڵ دەسەڵات لەمە تێ بگەیشتین کە درۆ نەکەن، بەڵام لەم ماوەدا دەسەڵاتان لەسەر درۆ و فری و تا ئێرەتان هێناوە. ئەم سیاسەتتان بەسەر کۆت پاراست، بەڵام دیتان کە خەیری بۆ نەداوە، دیتان کە درۆکانتان یەک لە دوای یەک ئاشکرا بوو، تەنیا ڕووڕەشیتان بۆ مایەوە. بۆتان دەرکەوت کە دەسەڵات لەسەر بنەمای درۆ و فریوکاری و شاردنەوەی ڕاستیەکان ئاکامێکی نییە، کەوا بوو تا ئەتوانن درۆ بکەن، تا ئەتوانن فریوکاری بکەن، تا ئەتوانن سەرکۆت بکەن. چۆن ئەگەر ئەمانەتان لێ بسێنەوە هیچ یەکدان نییە، بەڵام یەکشت بزانن واتان لە خۆتان کردووە ئەگەر بڵێن ماسپیە کەس لە ئێران باوەڕتان پێ ناکات، ئامرازی درۆ و فری و ئیتر کار ناکات، لە خۆڕا خۆتان ماندوو دەکەن. گوتاری مەقاومەتان کۆتایی هات، هاوکات عمری دەسەڵاتیشتان کۆتایی پێهاتوە. ئێوە لە زیادی ماون، بەڵام یەکشت بزان کە ئەڵبەت باشیش دەزانن بزوتنەوەی ژیان ئازادی بەڕێوەیە. سپاسی کاکسامان دەکەین بۆ نامەیە کە زۆرشتی واقعیتیا بوو، هەڵوێستێکی زۆر بوەریانشی بوو. بچین ناوبڕێک ببینین، گوڵناز زواتر دێنەوە سەر نامەی کاک دڵشادمان لەبەردەستە. با بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. بەڵا زان هەر وەک پێشتر باسم کرد نامەی کاک دڵشادمان لەبەردەستە. کاک دڵشاد لە یەکێک لە شارەکانی باشووری کوردستان لە نووسراوەیەکدا نووسیوێتی لە دوای گۆڕانکاریە خێرەکانی سووریە و کەوتنی بەشار ئەسەد بە سەرنجان لەسەر هەندێک لێدوانی ئەوانەی ئاگادار و جێبەجێکاری دۆخی سووریە بوون زۆر ئاسان تێدەگەیت کە چاوەکان لەسەر عێراقن. هەرچەند دۆخی عێراق و سووریا بەراورد ناکرێن بەیەک بەهۆی ئەو جیاوازیە زۆرەی لە نێوانیاندا هەیە، بۆیە چاوەڕێی سناریۆی هاوشێوەی بۆ ناکرێت. لە نوێترین لێدوانیدا وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت کەوتنی سووریا کاریگەری لەسەر بەهێزبوونەوەی داعش هەیە لە عێراق. ئەم لێدوانە ئاماژەی گەڕانەوەی ڕۆڵە بۆ داعش یان گروپێکی هاوشێوە. عێراق لەبەر ئەوەی هێزی ئۆپۆزیسیۆنی چەکداری نییە و ناشکرێت وڵاتێکی تر ئەو ڕۆڵە بژێڕێت، بۆیە دەبێت ئەو ڕۆڵە بدرێتە گروپێکی تر. ناوهێنانە بەردەوامەکانی داعش وەک مەترسی ئەو گروپەی بە زیندوی هێشتۆتەوە بە جۆرێک تاکە خۆراکی مانەوەیەتی، بۆیە ناوهێنان و ئاماژەدان بۆی کە کەوتنی سووریا دەبێتە هۆی بەهێزبوونەوەی داعش لە عێراق ئاماژەی مەیلی گەڕانەوەی ئەم گروپ و هاوشێوەکانێتی بۆ ناوچەکە. کاک دڵشاد هەروەها دەڵێ لەلایەکی ترەوە ئەو هێزەی سووریای ئازادکرد هەمویان خەڵکی سووریا نین، بەڵکو تێکەڵیەک لا جیهادیەکانی وڵاتانی ترن. لە وتوێژێکی محەممەد جۆلانی بەڕوونی باسی دەکات و دەڵێت ئەو چەکدارانی لەگەڵمانن هەمویان خەڵکی سووریا نین، بەڵکو نزیکەی 30% چەکدارەکان خەڵکی وڵاتانی ترن. ئەڵێ بوونی ئەم خەڵکە جیهادیە لە نێو هێزی سووریەدا هەوێنی دروستبوونی مەترسیەکن، چونکە ئەوان بە ڕۆحیەتی فەتحکردن و جیهادەوە لەوێن. ڕۆحیەتی فەتحکردن و جیهادیش سنووری دەوڵەتان ناناسێت و لەگەڵ گرتنی شوێنێک بیریان لای شوێنی ترە و وڵاتی ترە، چونکە ئەم ڕۆحیەتە سنوورەکان بە لەدەتکردنی وڵاتانی مسلمان دەزانێت. بۆیە هەموو ئەو چەکدارانەی کە بیانین و ئەوانش کە هەمان تێروانینیان هەیە بۆ ڕزگارکردنی سووریا مەترسی جدین لەسەر عێراق، چونکە ئەوان پێیان وایە عێراق لە ژێر دەستی ئێراندایە و هەر ئەمەش بەسە بۆ کردنەوەی بەرەیەکی نوێی جەنگ. بۆیە چاوەڕوان کراوە کە وڵاتانی پشتیوانی ئەو هێزەی بە شاری ڕووخاند چاوی لە گواستنەوەی
ئەو چەکدارانە بێت بۆ خاکی عێراق و داڕشتنی نەخشەی گەڕێکێکی تری ناکۆکی و گرژی ئەمنی لە نێو خاکی عێراق. دەنێو خۆی عێراقیشدا لە ڕووی سیاسیەوە تا ڕادەیەک جۆرێک لە پێشوازیکردن لە گۆڕانکاری بوونی هەیە و بەڕوونیش هەستی پێدەکرێت، چونکە ئەو هێز و ئاراستانەی بەهۆی بەهێزبوونی نفوزی ئاراستەکانی نزیک لە ئێرانەوە لاواز بوون و دووچاری تەسفیەی سیاسی بوونەوە بە دەرفەتی دەزانن و پێیان وایە بەهۆی گۆڕانکاریەکانی ناوچەکە و تا ڕادەیەک لاوازبوونی بەرەی مقاومە لە ناوچەکەدا هەلێک دێتە پێشەوە بۆیان و دەبێت خۆیانی بۆ ئامادە بکەن بە تایبەت لە کاتێکدا ئاراستەیەکی بەهێزی شیعیش لە نێو ئەم بازنەیەدا خۆی دەبینێتەوە. ئەم جۆرە بیرکردنەوەیە گەر پشتیوانی دەرەکی هەبێت ئەوە زەمینەی عێراق لەبارتر دەکات بۆ گۆڕانکاری تێیدا کەوا دەکات قۆناغی داهاتوو قۆناغی پاشەکشەی ئەو هێزانە بێت کە بە بەشێک لە سیاسەتی تاران ناسراون و بەرژەوەندی وڵاتان جارێکی تر دادەڕژێتەوە. بۆیە چاوەڕێ دەکرێت لە ساڵی تازەدا عێراق بە دۆخێکی ناجێگیردا تێپەڕبێت بە بژاردەی جەماوەریشەوە، هەرچەند پلان و جۆری سیاسەتی هێزەکانی نزیک لە ئێران دیاری دەکات کە عێراق بە چ دۆخێکدا تێدەپەڕێت، لە بەرامبەردا دەکرێت بەکردەوە دوورکەوتنەوە لە کۆماری ئیسلامی بتوانێت مەترسیەکان کەم بکاتەوە. هەڵبەت سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ئێستادا خۆ دوورگرتنە لە ڕوبەڕووبوونەوە و پەرەسەندنی ناکۆکیەکان و ناوێت ناوچەکە بە گرژی زیاتردا تێپەڕێت و زۆر باش لە قەبارەی زیانە ئابووری و سیاسی و ئەمنیەکانی پەرەسەندنی ئاڵۆزیەکان تێگەشتووە. کەوابوو دەتوانم بڵێم دوورکەوتنەوە لە کۆماری ئیسلامی لەوانەیە عێراق بپارێزێت. ئەم دوورکەوتنەوە لە کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستانیش جێگای بیرکردنەوەیە. ڕاستە سنووری هاوبەش هەیە و ڕاستە هەرێمی کوردستان ناچارە بە جۆرێک ڕاگررتنی پەیوەندی ئابووری و دیپلۆماسی لەگەڵ کۆماری ئیسلامی بێت، بەڵام کاتیەوە هاتووە کە سنوورێک بۆ دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان دیاری بکرێت. هەرێمی کوردستان چیتر نابێ وەک حیات خەڵوەتی کۆماری ئیسلامی بمێنێتەوە، چون تا ئێستا زەرەری بووە و لەمە بەدوایش زەرەری بۆ هەرێمی کوردستان زۆر سردە. زۆر بەداخەوە ڕۆژی شەمە 23 سەرماوەز دایە فەراسەت جعفەر قشلاقی دایکی سێ تێکۆشەری گیان بەختکردووی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستان لە شاری سنا ماڵاوایی لە ژیان و ئاسیزانی کرد. دایە فەراسەت دایکی هاوڕێیانی گیان بەختکردووی کۆمەڵە پڕشەنگ پەروین و نەسرین ڕۆستەم گورجی سێژنی پێشەنگ فیداکار و قارەمانی ناو ڕێزەکانی کۆمەڵە بوو. دایە فەراسەت داخی قورسی لە دەستانی سێجگەر گۆشەکەی ئازیزی تحمل کرد، بەڵام هەرگیز سەری بەرزی بۆ قاتڵانی ڕۆڵەکانی و قاتڵانی خەڵکی کۆڵنەدەری کوردستان دانەنوات. تەرمیە و دایکە ئازیزە بە بەشداری جەماوەرێکی زۆر لە ژنان و پیاوانی دڵسۆز و بەرابەری خواست لە شاری سنەی سەربەرز پێشنیوەڕۆی ڕۆژی یەکشەممە بەدانی دروشم و خوێندنی سرودی شۆڕشگێڕانە بە خاکس پێدرا. ئێمەش بم بوونەوە هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و ئازیزانی دایە فەراسەت و خەڵکی دڵسۆز و ئەمەگناسی شاری سنە دەکەین و خۆمان با شەریکی غەمیان دەزانین. یادی ئەو دایکە ئازیزە و جگەر گۆشە گیان بەخت کردووەکانی بۆ هەمیشە لە دڵمان و تێکۆشانماندا دەمێنێتەوە. غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان. غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان. غەمی ئێوە تووڕەی و خین غەمی ئێوە تەوەژنوتی غەمی ئێوە پینگ و ئێزوو بۆ پێشی بردێ بەری بەیانی ئازاد
دڵان هەموو لەم پیشۆبی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی دین پیشروان ویرو باکیتن سامی مرگی تکشکار مرگی به باکانتان زبونی سر کتکرانی اشکر از را یادی بەرزی دایە فەراشەت و هەموو دایکانی خاوەڕان و دایکانی شۆڕشی ئێران و کوردستان یەکدەک خەخە بە بێدەنگی ڕادەوەست. جایەگیان بنوێ لەسەر خاکی کوردستان کە ئەمڕۆژ کوردستان هەر تۆی دەوێت هەوڕێیان شیوەن مەکەن ئەمڕۆژ کوردستان یەک ڕێزی دەوێت دايك من دايك رحمة كيشم دايك من دايك جسور ودلالة دايك من دايك دايك من سيدانا الشهيدي قولك سيدانا الشهيدي تحويلا جامعة دايك من بەداخ و کەسەرێکی زۆرەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی جومعەی ڕابردوو واتە 22 سەرماوەزی 1403 هەتاوی هاوڕێ کەریم ئەفشاریان بەهۆی وەستانی دڵەوە بۆ هەمیشە ماڵاوای لە ژیان کرد. کاکەریم خەڵکی گوندی ئارەبۆغڵی خوار و سەر بە ناوچەی فەیزوڵڵا بەگی سەقز لە سیمان ناسراوەکانی ناو زیندانەکانی کۆماری ئیسلامی و هەڵسوڕاوی فیداکاری کۆمەڵە بوو. کاکەریم بەهۆی پەیوەندی قۆڵی لەگەڵ کۆمەڵە بۆ ماوەی 3 ساڵ لە بەندیخاندا بوو. کاکەریم کەسایەتێکی ناسرا و بەرچاو و جێگەی ڕێز لە ناوچەکەدا بوو کە سەرڕای تەنگ و چەڵەمەی زۆری ژیان تا دوا ساتەکانی تەمەنی بە کۆمەڵە و ڕێبازەکەی وەفادارمایەوە. تەرمی ئازیزی کاکەریم ڕۆژی جومعەی ڕابردوو لە گۆڕستانی ئاوایی ئارەبۆغڵ بە بەشداری جەماوەرێکی زۆر لە نواچەیە بە خاک سپێردرا. ئێمەش بەم بوونەوە هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەس و کار و خزم و دۆستانی دەکەین و خۆمان با شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی کاکەریم ئەفشاریان بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبوار. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەم هەفتەی ئێمە و بینەرانی زۆر سپاسان دەکەین کە تا ئێستا لەگەڵ مام و سپاسی هەموو ئازیزانە دەکەین کە زەحمەتیان کێشا و نامەیان بۆ ناردین. دووبارە چاوەڕێی نامە و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕابۆچوونەکانتان باس بن. هەر بژین بە شادی ماڵاوە.